پاڵەوانێتی ناوەندە وەرزشیەکانی سلێمانی و دەوروبەری بۆ لەشجوانی بەڕێوە چووە دیارە بێگومان لەم نێوەندەشدا زۆرێک لە گەنجانی ئێمە بەشداریان لەم پاڵەوانێتیدا کردووە و توانیانە چەند نازناوێک بەدەست بهێنن و بەگشتیش باس لە یاریە یان تاک وەرزشیەکان نەکەنەوەی تاک خۆی تێیدا بەشدارە و ڕۆڵی ڕاهێنەران و یانەکان لە پێگەاندنی ئەو کەسانی کە وەرزشکارن بۆ یاریە تاکیەکان بۆی بزانن چۆن نازناوەکان بەدەست دێنن ئەمانە و کۆمەڵێک بابەتی لەسەر بەڕێوەچوونی ئەو پاڵەوانتیەی ناوەندە وەرزشیەکانی سلێمانی و دەوروبەری بۆ لە جوانی و چەند ناوەندیایدا بەشداری بووە و کێشەکان چۆن بوون پلەکان چۆن بوون ئاستی ئەم ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیە چۆنە بوونی یاریگا و هۆڵە وەرزشیەکان بۆ ئەم جۆرە وەرزشە تا چەند گرنگن ئەمان و کۆمەڵێک پرسیار ئاسیار دوو بەڕێزان دەکەین کە بەڕێزان کاک سوورکێ و محەممەد سەرۆکی یەکێتی لە جوانی سلێمانی کە ئێستا لە سودۆی ئامادەیە کاک محەممەد ئەنوەر بە هەمان شێوە یاریزانی لە جوانی پێما بە چەند ڕێکۆردێکی تۆمار کردووە پیرۆزبایان ڕێکۆردەر شاندیەکەین زۆر بەخێر بن کێشەی باسی بەدەستێنانی پلەکان بکەین لە دەستۆیان نازناوەکان بە لەگەڵ کاک سوورکێ و قسەیەکەین کاک سوورکێ و ئەم پاڵەوانێتیە چی بوو پاڵەوانێتی ناوەندە وەرزشیەکان بۆ لە جوانی چەند شوێن چەند ناوەندیایدا بەشدار بەڵێ سواز بە ڕۆسانیم دەرفەتەتان وڵای لە ڕاستیا ئێمە ساڵانە تەقەن چەند پاڵەوانێتی گەنجامە دەین لە پاڵەوانتی لەمانی دووە دەستمان بە پاڵەوانتیەکان کردووە ئەمان نهایەتی بەرنامە پرۆگرامی ساڵانەمانە دوو بەش بوو بەشێکیان بۆ ناوەندە وەرزشیەکان هۆڵەکانی ینی کەم پێڵێن بەشێکیان کراوە بوو بۆ یاریزانەکان کە چوار فیە بوو فیزیکە فیزیک کلاسیکە ماسکۆلەر فیزیکە لەگەڵ بۆدی بودن کلاسیکمانەیە ئەوی تریش بۆدی بڵدنی هۆڵەکان بوو ئەوەی کە نەتیجەی لەسەر درا بۆ هۆڵەکان پاڵەوانتی بۆدی بڵدنەکە بوو کە 6 هۆڵی سلێمانی کە هۆڵێکی کەلار و کێکی سێ سادەقیشی تیا بوو بەشداریان کرد ئەمانە خۆیان دێنە پێشەوە بۆ بەشداریکردن یان چۆنەوەی پێشتر ئاگادارەکرێنەوە بەجەنابتم بەرنمەکە لە بیدایەتی ساڵدان لێ بەرنامەی ساڵ هیوەری خۆی بەڵە پرۆگرامی خۆی ساڵان داێک کاتەکەی دیارەکە مانگەکەی جار هەیە تۆزێ دوواکەوێت تۆزە پێشەکەوێت ئەم پێ کاتەکەی طبعاً هۆڵانە بەشداریەکەن کە لە لای ئێمە تەسجیل کراون و هۆڵ و یعنی سەر بە ئیتیحادن ئەمانام 6 هۆڵە بەشداری کردووەم ساڵ ژمارەی یاریزانەکان بە تاک و بەشداری هەمیان تقریبا 84 یاریزان 55 لە یاریە لە تاکەکانە بەشداریەکەەوەی کە نەتیجەکەی بۆ خۆیەتی فەردیەکان 27 یاریزانیشی منافەسان کرد لەسەر بەدەستێنانی نەتیجە بۆ هۆڵەکان زۆر باشە دەستان خۆش بێ کاک محەممەد بێمە لای بەڕێزت پێم وابێت بەڕێستان لە سێ بواری جیاوازە ڕێکۆرتان شکان و بوون بە پاڵەوان ئەگەر زانیاریمان بێتێ لەسەر ئەو ڕێکۆردانەی کە بەڕێزت شکانوتە چی بۆ یاریەکان لەسەر چ بنەمایەک بۆ نمونە تۆ بووی بە یەکەم لەو پاڵەوانێتیانەیە زۆر سپاس بۆ ڕخسانی ئەم دەرفەتە پاڵەوانتەکانی من بۆ سێ ڕشتە بوو ڕشتەی فیزیک ماسکولەر فیزیک کلاسیک بۆدی کە هەرچێکی لە بواری لەش جوانیانە لەسەر ئاستی سلێمانی لەسەر هەر سێ ڕشتەکە لە یەکەم بەدەستێنەوە ئەو سێ بوارە چی بشینەگەر تۆ زەڕڵکردنەوەش بۆ بینەران کە نەزانن چیە بابزانن سێ بوارەکە فیزیکە هەروەچێتە بابەتی لەش جوانیەوە لە شولاڕێکی ڕێکت هەیە ماسکولەر فیزیک هەمان شتا بەس تۆزە حەجمت گەورەترە کلاسیک فیزیکیش هەمان ئەچێتە ئەو بوارەوە بە وەزنی لەگەڵە فیزیک و ماسکولەر باڵایە کلاسیک فیزیک وەزنیش و باڵاش باشە یەکەم جار بوو بەشداریان پاڵەوانی تێبییتۆ باشە شێوازی خۆ ئامادەکردنەکەت کە مەقسەما لەسەر ئەو بۆ کە بێگومان پێش هەموو پاڵەوانێتیە گرنگە کە تۆ ئامادەکارێکی تاوت کرد بە اینجا بەشداری و پاڵەوانێتێکی تۆ چۆن خۆت ئامادەکرد ڕاستی ئەم بتۆڵێ بۆ ئەمانی حەوکرا مامۆستا سووتی و شاگەدارە لە جبەلەکەشا هەبوو بەسیتر دواخرا بۆنی چەند هۆکارێک ڕاستی من نزیکی 6 مانگە تەنشیفم خۆم بۆ ئامادە کردووە ئەمەش بۆ هۆکارێکی سەرەکی پاڵنەرێکی سەرەکی بۆی نەتیجەیەکی زۆر باش بێنم لە هەر سێ بوارەکە باش دواترە پرساییترمان هەیە چکە بەڕاستی هەندێک کە هەندێک یاریزانە بینی لەسەر ستەیجن جستەیەکی زۆر تایبەت یعنی بە زمانێکی ئەڵێ هەوا کراوەختە لە شیانەوە ئەڵێ بۆ لە کاتی یاریەکانە بەم جۆرەن و ئاوەش بە سادی ئامینی لەشێکی ڕێک و جوان و تایبەتیانەیە پێم خۆشە لە سەرمەش قسێ بکەین کاک سوورکێ و 84 یاریزان چۆنە چێبڕچێەوە 55 تاک بوونوانە ئەم 84 لەگەڵ 55 هەمووی تێکەڵ کێش بوون یان جیاجە یاریانە کە بە کێشی جیا
هەمووی بە کێشی جیا و بە باڵای جیا وەکومان تاام بۆ دی بڵنەکە کە قاعاتە ئەوە بەس تەنها کێشە کێشەکەی بەڵام هەندێک هەن لەوانەیە کە لە بۆ دڵنیشا دابەزن ئەتوانێت لە چەند لە هەندێک لە فیەکانی دابەزێ مەسەن ئەوەی لە بۆ دی بڵنە دابەزێ ناتوانێت لە فیزیکا دابەزێ وەکو جنابی خۆی سا لە بۆ دی بڵندا نەبەزی بۆچی کار محەممەد لە بەرەوەی ناتوانێت بۆچی ناتوانێت ئەوانەی ئەوەی جەناب بدوتت هەندێک کەسێ لە سەر جەناب دەیبینی ئەمە ماشەڵاڵی فی تێکراوە بەس خۆی لە ڕاستیە ئەوە ئەو فیئێ نییە فیئەی بۆدی بڵدنگ فیئەیەکی جایە زەحمەتترین فیئەشیانە یعنی خۆ ئامادەکردنیەکی زۆر مەسرفێکی زۆر هەم لە خواردن هەم لە هەموو بوارەکانەوە طبعا ئیتیحادی دووەلی ئەمە کە ئێمە هەبوو لە کۆنا ساڵەکانی هەفتاکان و شەسەکان زۆربەی تەنها ئەوە بوو یعنی ئەوی ڕاستی بێ هەندێک شت هەبووە کە وای لێ کردو ئیتیحادی دووەلیش خۆی بیرکاتەوانێک کە تۆزێ بەدیلی تۆزێ سوکتریکە یعنی ئەگەر ئێمە سەیری جەنابە دەگە سەیری ئەو پاڵاوانانە بکەی لە شەستەکانە هەبوو لەگەڵ هەفتاکان لەگەڵ هەشتاکان لەگەڵ 2000ەکان ماشەڵە ئەو کورسیەوە بە کەڵکی نایە شتێکی زۆر گەورەی بۆ دانی ئەگە دانیشتمانەوە فەرقکردنەکە زۆر یعنی تۆ ئێستا پێت وایە دابەزیوە یعنی یان فیئێ لە ئەستی خۆی ماوە هەر ئەو ئێستا چیانیتر ئەوەی کەوتم زۆر زەحمەتە یعنی یاریزان گەیشتنی بۆ فیئێ زۆر زەحمەتە زۆر زەحمەتە ینی لەشێکی تەواوتون دوورسیەوێ جیرفانێکی زۆر پڕیەوێ ئیمکانتێکی زۆر باشیەوێ بەڵام ئەمانەی تر ئاسانترە یعنی تۆ مەسەلەن فیزیکەکە زۆربەی زۆری دەرەجەکانی تەنها لەسەر بەشی سەرەوەیە چیانەوێت مەجموعەی ماسوولکەی وردی جوان دەرکەوت بێت لەش و شخصەیە ئەمە حتا دووری ئەخاتەوە لە بەکارهێنانی هەندێک لە ئەو موادانی کە قەدەغەن لە ئیتیحادی دووەلیە باشە کاک سورکی و کاوتە ئێوە لەسەر چ بنەمایەک بڕیارەیەن بۆ نمونە کاریزانێک پێ بگەێنن لە بوارێکا بۆ نمونە بڵێ ئێمە بۆ فیزیک باشە ئەمە بۆ ئەمانەی تر باشە چۆن بڕیار لەسەرەوەیان بەڵێ ئێستا دانراوە ئەمە تەلیژنی ئەو حکەمانە و دادوەرانی کە دانیشتن و ئیتیحادی دووەلی یاساژی بۆ داناوە کەوتت فیزیک وەزنیتیان نیە یعنی هیچ پێویست ناکە ئەو یاریزانە عەزێتی خۆی بە خواردنی زۆر شت بەکارێن و وەزن کۆ بکاتەوە هیچ کێشەی نییە کێشەی ئێمە لەوایە تەنها جسمێکی سەرەوە بە تایبەتی سەرەوەی سنگ و شانێکی پانی هەبێ بەبێ ئەوەی ماسوولکەی گەورە ناو قەتێکی باریشێ بێ ماسوولکەکانی دەرکەوت بێ باکەی کە پێڵە ئەمانە هەموو دەرکەوت بێ ئیتر ئەمە حەکەمەکان کە دانیشتن لەسەر ئەمە قەرارێن سەیریەکان باڵاکان بەر لەمەشا باڵەکانی بۆ جیاکراوەوە مەسەلەن دانراوە باڵای 68 تا 75 تا 78 ئەمانە بەیەکەوە دانێ ئەمانە منافساکەن بۆی لەیەکەوە نزیک بن خەتیچیتیانە بێ کە چوینە مەسلەی کلاسیک فیزیکەوە کلاسیک فیزیکەکە وەزنیشی تەیەکەوێ یعنی تۆ کەم جەناب ئەم منافساکە لەگەڵێکی ترا ئەبێ باڵاکەی لەگەڵ وەزنەکەی بتواندێ و ئەمە چییە ئەم کە ئەڵین یعنی کاڵە لە کلاسیک فیزیکا بێ دابەزێ ئەو یاریزانە ئۆتۆماتیک مادەم بۆی دانراوە ئەڵێ باڵات 170 پێویستە تۆ 72 شیلۆوی ئیتر ئەم یاریزانە ناتوانێت شتی زۆر بەکاربیێنێ بۆی لەوە لابات کە لەوە لابە لە مسابقەکانە نەتیجە نایە باشە کاک محەممەد باسی چیەوەمان بۆ کاک محەممەد یەکەم جار تە پاڵەوانێتی بکەیان پێشتر بەشداریت کردووە پێشتر دوو جار ویستم بەس نەگونجا ساڵێکم چەنە پێش ئەم پاڵەوانێتی خۆت ئامادە کردووە ماوەکی چەندێک بوو ماوەکەی نزیکی 6 مانگ 6 مانگ تەنشیفم بەڵێ ڕایەنەری تایبەتی هەبووانێ لە چه هۆڵێک بووی ینی هۆڵی تایبەتی یان هۆڵی تایبەتی خۆمانەیە لە هۆڵی فلکس فتنس باشە و بەس لەوێ یاریم ناکرد لە هۆڵێکی کە لەپار لەوێ یاری مەکرد زۆر باشە کاوتە کاک محەممەد تۆ سەرەتا کە دەستت بیاری لە جوانی کرد بیرت لەوە کردبەوە ئامانجێکی ئەوە دانابوو کە بەشداری پاڵەوانێتیەکان بکەی بەتاکیت باشە چەند ساڵە سەرقاڵی یاری لە جوانی تقریبا لە بیاتی 2013 بێدابڕان بەردەوامن زۆر باشە بەڕای تۆ بەڕێوەچوونی ئەم جۆرە پاڵەوانێتیانەوە ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیانە لە کوردستان و تەنانەت پاڵەوانێتی جیهانەکانیش کە ئێوە بەشداری تیا بکەن چ گرنگیەکیە بە تایبەت بۆ یاریزان ڕاستی وڵا بۆ یاریزان گرێکی زۆری هەیە چکە یاریزان مدەی پێش ئەوە خۆی هیلاکەکە هەموو بەرنامی خواردنی جیاوازە هیلاکێکی زۆر مەسروفاتێکی زۆر کە ئاچێتی سەر ستیج ڕاستە نەتیجەیەکی زۆر باش بەدەستێنی بەس لەسەر ستیجی تەخوارە لە هەرهەمووی پەشیمانی بیتەوە بۆچی پەشیمانی ئەمەش بێهیوایەکە لەبەر ئەوەی کە هاتە و
لەبەرەوەی ماندوو بووی پێوەی ئێستا هەموو جلە لەبەر تا جوانەوەستە بەڵێ لەبەر ئەوەی لە کوردستان بەعام هیچ احتیمامێ بە پاڵەوان نادەن هیچ دەفعێکی تەنان بڵێ مادی یان معنەوی ناکرێن یاریزانی وای هەیە گولفەیەکی زۆر زۆر لە خۆیان سەرفەکە لەو سەر شادێک و مەدالیاک وەرەگرێت باشە کاک سوورکەمە وایە ینی احتیمام نادرێت بە پاڵەوانەکانمانم بۆ مەسەر لەسەر شاشا بینم پێمە بێت لە لوبنانی شاندێک پاڵەوانێتەکان چاپ دراوە لە ینی گەنجی ئێمە هاوشەوەی کاک محەممەد پاڵەوانن لەسەر گیرفانی خۆی لەوە پێ ئێگا ڕاهێنەری باش هۆڵی باش هەموو شتەکان هەیە بۆچی ئەو احتیمامە کەمە ینی ئەوی ڕاستبێن وەکو بزانین هەموو یاریە تاکەکان هەموو یاریە تاکەکان هیچ لایەنێک لە لایەنەکان ئەو احتیمامی پێ نایەن یعنی هەموو یاریە تاکەکان و بە تایبەتی ئەم یاری ئێمە تۆزێ زۆر بڵاوە ئەگەر جەناب تامزان وەکو لایەنش ئەوەنەی کە ئەم یاری لە جوانی بەشداریەکە لە پاڵەوانتەکانی دەرەوە پاڵەوانتەکانی عێراق یاریەکانی تر تۆزە بەکەمتر یاریە فەردیەکان کە تاکەکانن ئیمکانیەتێکی زۆریە بێ ئەمەش هەموو کەوتوتە سەر یاریزانەکە خۆی چونکە هیچ جیهەتێک نییە ئەڵێ یانە هیچ ژیانەیەکی ئەم کوردستانە من باسی شاری سلێمانی بۆ بکەم هیچ ژیانەیەکی ئەم سلێمانیە تاکە دینارێکی مەسروفی یانەکەشی کە ئەچێتە بەغانایك دەتەستوی بۆچی ئەمە بێ ئەهمێتکردنە بە کەم سیرکردنی یاریزە تاکیەکانە چییە ینی ئەو بۆچی گەڕنەوە لە 100 وایە ئینا مەخود کەسیش لیان پرسێتەوەنی ئەمە ڕاز نییە یانەیەک حکوومەتی هەرێم خۆی یا جیهەتێک لە جیهەتێک وەزارەت بە ملیار دیناری بۆ تەرخانەکە ئەڵە بڕۆ سەفیکە ناڵێ باشە تۆ چەند یاری تێ ئەی بۆ ئەم یاریە چەند سەرف کردو بۆ ئەو یاریە چەند سەرف کردووە هیچ یاریەک هیچ یانەیەک هیچ ڕاهێنەرێک لە سلێمانی بێنە یانەکەی چی بۆ سەرف نەکردووە کە ئەڕوا بەشداریژە کاڵە بەناوی ئەو یانەوەی کورد ئەرنۆڵی تا هەڵەکەوێ هاوشەوی ئەو بوون ناجست بۆتی و کەی تەغەزان پێمە یاری لە جوانێ گەڕێتەوە بۆ ئەو بەشێکی زۆری بەڵێ تی هەڵەکەوێ هەمانە ئەو جسمێ ئەوی هەبێگە باسی فی ئەی پێشوتریشکەین دڵنیا بەزانی چی خۆی دائیمە هەندێ مناطق هەندێ شوێن هەن بە یاریەکەەوە ناوبانگی دەرکردووە یعنی ئێمە دراوسی ئێرانی بۆ ئێران هادی چۆپانیان هەبێ بۆ تۆنەوەی یعنی منطقەکە بە عێراقیشەوە لە منطقانی ئێمە وار ڕێکەوتووە هەیکەل و جسمی ئەوانە حتا یعنی ئێمە لە عێراقا زۆربەی یاریزانەکانی عێراق و ئیتیحادی عێراقی پێمانڵێ ئەوانەی کوردستان لەشیان و هەیکەلیان و شێوان لە عەرەبەکە جوانترەوە بەس ئەمە شخصێ خۆیەگاتەوە کە ئیمکانیەتێکی زۆر زۆری بێ یان کۆمپانیایەک یان یانەیەک یان دەوائرە شوێنێک لە پشتیەوە بێ بگەێنێتەوە اینا هەیە مستحیلە ئەتوانرێ و ئێمە نەتیجەی زۆر باشمان هەیە ئێوە ئەگەر بتوان سێرجێ بکەن لەناو ئیتیحادەکانی شاری سلێمانی با بڵێن شاری سلێمانی لەڵێ کوردستانیش لە شاری سلێمانی سێرجێ بکەن بە هەموو ئیتیحادانە بزانە زۆرترین پاڵەوان لە چی فئەیەکە لە چی یاریەکەیە پاڵەوان بە معنای ئەو پاڵەوانی کە یان یەسا لژنەی ئۆلۆمپی عێراق و وەزارەتی شەبابی عێراق اعترافی پێەکە پاڵەوانێکە بە منتەخەبی عێراق یعنی بە نووسراوی ڕسمی منتەخەبی عێراق و منتەخەبی عێراق و بەشداری کردووە یێتەوە حکوومەتی عێراقی ڕوادی بۆکە مەدە الحیات معاشێکی بۆ بڕیێتەوە ئەمانە کە هەمووی هەوڵێن بۆ ئەوە هەوڵێن بۆی بگەنە ئەوە لەگەڵ ئەوە شتی تریانیان ینی قوتعی ئەرزیان ناونێ اینکە شتێکی باش دەکەن بۆیە بەس لێرە ئەمانە ئێمە ینی ئێمە دیکەی دیاری زانمان هەیە 11 کەسمان هەیە کە ڕوادن باوەڕکە کەس دەیخوێنونەوە کەس نەیخوێنونەوە باشە کاک سوورکێ ڕەنگە زۆر کات ئەمانە بە دڵنیاییشەوە وا لە یاریزان کا سارد بێتەوە لەوەی کە بەشداری لە پاڵەوانێتی بکە ئێوە چۆن هانی یاریزانەکانیان بۆ ئەوی کە بەردەوام بن لە مشق و ڕاهێنانەکانیان بۆی بەشداری پاڵەوانێتیەکان بکەن بە پلەیەکی باشەوە بگەڕێنەوە دواتر ئەوەی لەسەر شانی ئێوەیە چییە؟ ئەوەی لەسەر شانی ئێوەکو ئیتیحاد من وا بزانم کە ئەگەر لە زۆربەی ئیتیحادەکانی ترش پرسن ڕاستە یاسایەک دەرچووە ئەم یاسای لە عێراقا دەرچووە کە مەفروزە ئەم یاسای ئیشی پێ بکرێت ئەمە مەزاج نییە زۆربەی تا ئێساش ئەم یاریە لای ئێمە و زۆربەی ئیتیحادەکان بە مەزاج ئەیبەن بەڕێوە تۆ یاسایەکت بۆ دەرچووە ئەم یاسایە یعنی حکومەت و وەزارەت و شتەکانی دەرچووە کە لە ئەوروپا و لە هەموو دنیای وایە ئەم یاریە ئەتوانێت خۆی پارەیەک بە خۆی پیا بکات ئەم پارە پیاکردنە ئەوە نییە هەر کەس شخصی بیخاتە جیرفانێتی و بڕوا یاسایکی بۆ دانراوم یاسای ئەتوانێت چاودێری بکرێت و چاودێری بکرێەوە ئەو ئیتیحادە بۆ خۆی پارێک بۆ ئەم کارەکانی بەکاری بێنێ ینی ئێمە ئێستا زیاترینی کە ئەم پاڵەوانێتیانە ئەەکەین 1 دیناری مەسەلەوانەیە عاجز بوون و دوای قسەش بکەن لەسەری 1 دیناری نە نوێرایەتی لژنەی ئۆڵمپی نە ئۆڵمپی نە وەزارەت نە هیچ جیهەتێکی وەرزشی بە حکومەتیشەوە نەدراوە کەم پاڵەوانێتی پێ هەمووی
لەسەر مەصرفی ئیتیحادەکە خۆیەتی کە لە جیرفانی و خەڵکەیە. هێوادارینەوە بگاتە جێی خۆی و وەرزشیش پشتگوێ نەخرێت چکە ئێمە زۆر دڵمان خۆشە چکە بەردەوام ئەو پاڵەوانێتانی یان ئەو پاڵەوانانەی کە هاوشێوەکانی کاک محەممەد نێنەوە ئێمە زۆر دڵخۆشەکەن کە گەنجی وا سەرکەوتومان هەیە لە پاڵەوانەتەکان نازناوێن هەیە و بە شانازیەوە من لە پرۆگرام باسییانەکەین ئەنی وادارین حکوومەت و لایانی پێدار ئەو چاوپۆشیە لابانی چاوپۆشی نەکات لە هەندێک شت کاک محەممەد 6 مانگ پێش پاڵەوانێتی دەبێت چی بخۆیت و دەبێت چی نەخۆیت مەڵێ کاگاری وڵا پێشەکی ئەبێ بەرنمەیەکی خواردنی ڕێک هەبێ زایدن کۆرسێکی هەبێ کە مدەڕیبەکە بۆ دیارەکە خواردنەکان چی پێمانێ خواردنی ئێمە بێ ئاسایی بێ خواردنی زۆر جاوانی هەمووی پێکاتەکانی تیاابێ پرۆتینە کاربۆیدراتە ڤیتامینەکانە کانزاکانە باشە ئەی بیرێم خواردانێک ترە ناکردووە پاڵاوانێتێکە دەست نەکردەوە بە ئەو خواردنە خۆشانێکی بەرەوەڵە حالیان تەنشیف میشەڵا هەفتی داهاتوو باڵانتی عێراقە گەری شەڵا بۆشدا بەزم حالە هێشتا تەنشیفەکەم بەرناوە نەمشکان و دوای پرسیاری من کاک سوورکە ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە ئەو وزەبەخشانی کە یاریزان نازم پێ بڵم تاوەکەرە خۆراکیەکان نای بڵم وزەبەخش ئەمان بۆیان هەیە بەکاری بێنن وانە یان بۆ دروستکردنی ئەو ماسوولکە و جستەیەکی جوان بۆیان هەیە یان بۆیان نییە بۆ پاڵەوانێتەکانیش ئەوی ڕاستیبێ ئێستا زۆر ینی تێکەڵیەک دروست بووە تێکەڵیەک دروست بووە هەمووی بەخراودانراوە یاریزانیش کە بەکارێنێ هەمووی بە چاک بەکارێنێ هەمووی بەڵێ هەمووی چاک نییە هەمووشی خراپ نییە ئێمە زۆر داوامان کردووە حاڵی حەز ئێستا لەم کاتەیە لەگەڵ کارکارۆن بەڕێبەری وەرشی سلێمانی ویستمان لەگەڵ تەندروستیا ڕێگایەکدا بنین ڕێنمای و شتێکدا بن کە ئەم شتانە لەناو بازارە بەم شێوەیە نەبێ وە تێکەڵ نەکرێ تاواکەری خۆراکی خۆی ناوی تاواکەری خۆراکیە یعنی بەعزە کەسێک ناشرینی کردو بە شێوەی لە شوەکان من پێم سەیرە یعنی من خۆم یەکێکم لەوەی سیرلاشی مناڵ خواردو باشە خۆ وای پرۆتینەی کە لەویا هەیە بەس سەیری مکەوناتەکەی ناویکەن لەگەڵ سیرلاکەکە یەک شتە بەس خەڵک من بەخۆمەوە بۆ دڵم بە سیرلاکە خۆشە ئەڵە مەڵە هەیە مە لە شێوەیەکی قانونی بە شێوەیەکی یاسایی هاتوۆتە ناوە تەواو تۆ نابێ ئەوانە بخەیتە بابی هۆرمۆنەوە تاواکەری خۆراکی لە دنیای لە هەموو شوێنێکە هەیە بەکارێنن حتا دکتۆرە بەڕێزەکان بۆ هەندێک نەخۆشی ئەنووسن کە ناتوانێت هەندێک خواردن بخوا بۆی بێتەوە یعنی زۆربەی لە ئەو ڤیتامین شتانی کە لای خۆمانێ بە تاواکەری خۆراکی حسابە باش تۆ چی زینگە خۆی ڤیتامین سی خۆی هەم بە تاواکەری خۆراکی حسابە باشە با دوایین پرسیار لە کاکە محەممەدیش بکەین تۆ لە ئەو کاتانەیە کە بەشداری پاڵەوانێتیەکانەکەی بگومان پێویستی بە تاقە و زەیەکی باشتر هەیە بۆ بابەتانە تا چەند ئەم تاوکەرە خۆراکیانە تۆ لەم کاتانەیە بەکارێنی بەڵێ وەڵا بە ڕێژەیەکی زۆر باش چۆن تاوکەری خۆراک ڕاستە تۆ لاانێژ 6 ژەم 7 ژەمت هەبێ بەس ئەمە کافی نییە بۆ کی تۆ ئەو جسمە پێکبێنی ئەبێ لەگەڵ ئەوەشە تاواکەری خۆراک بەکاربین تاواکەری خۆراک ناوەکەشی بە خۆیەتی تاواکەری خۆراک بۆ کەسێکی ئاسایی کە 3 ژەم نانەخوات کافی نییە بەس بۆ یاریزانێک ئەبێت 4 ژەم 5 ژەم بەلانی کەمۆنان بخوا بەڵێ سەرفێکە و تاقەیە و پرۆتینەیە ماسوولکێکەیە دەستان خۆشی باشتر و نازناوی باشتر و یادارن هیچ یاریزان و هاوشێوەکانی تۆ سار نەبێتەوە قسانش لە خەمخۆری مامۆستا سورکیەوە کردوێتی بۆ ئەم یاریە تاکیانە بەڕاستی یاداری لایانی پەیوەندیدار خەمەکانیەمان لاستۆ بگرن و بتوانن بە خێراترین کات چکە نازناوی تاکی شۆک و باسییان کرد بۆ ئێمە کورد گرنگکە دووبارە سپاس دەستان خۆش دەکەین تۆش کاکە محەممەد کە بەشداری و پاڵەوانێتی تری شکری شەڵە هەروە بە پلەیەکی باشەوە بگەڕێیتەوە دەستە خۆش دووبارە ماندوونە من زۆر